وكبر أنا هاج مع مجابيكر كويكش مجارين هري جرينجن جده ورا حتى أنها لسراسة نافوار ما كردستان لسراسة العراق حتى لسراسة جهانجي بحسا في مجاريتي كرن بريارة دادگاه نابجوانیا جورا بازرگانیا پاریس و کارودان وی لسر هرما کردستان چاره نویسا انرژی هرما کردستان دست عراق و ترکیه دا و میوانداریا برس دکتور شالا و عبدالخالق شارزال آسایش و سیاست انرژی و مامستای زانگی کلیه الاستودیو دکتور خیرات زۆر سپاس دکتۆر بەخێر بێ سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان پرسەکە پرسێکی گەرمە و پرسێکی ئاڵۆزیشە لەگەڵیدا کەواتە با بپرسین بزانین پرسی نەوت و گاز لە نێوان هەرێم و بەغدا بۆچی گەیشت یاخود پەڕیەوە بۆ دادگای نێودەوڵەتی پاریس. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە بێگومان ئەم بڕیارەی دوایی ژووری بازرگانی لە پاریس بڕیارێکی زۆر گرنگە پێشەوەی بێمە سەر ئەوەی کە لێکەوتەکەی لەسەر ئاستی نێوخۆیی نێودەوڵەتی ئێمە سەر جوابێنەوەی پرسیارەکەی بەڕێستان سەرەتا توانین بڵین کاتێککە حکوومەتی عێراقی نوێ دروست دەبێت هەرێمی کوردستان لەو کاتەیە سەرکردایەتی سیاسی کورد بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی لەگەڵ بەغدای ڕێکەون لە دوای 2006 کەوا مۆڵەتێک هەبێ تا بەهاری ساڵی 2007 ئەگەر حکوومەتی بەغدا نەهاتە پێشەوە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانی نەکرد ئەوە هەرێم مافی خۆیەتی کە دەست بکە بەوە بەرهێنان لە کەرتی وزەکەی خۆیان بە پێی یاسای نەوت و گاز کە لە ساڵی 2007 تا دەرەچێت ئەوە بوو تا بەهاری ساڵی 2007 ئەوان هیچ نەهاتنە پێشەوە و هەرێمی کوردستانیان وەلاوەنا و پێیان وابوو کە هەرێمی کوردستان ئەو توانایی نییە کە وەبەرهێنان بکە ئەوە بوو هەرێمی کوردستان لەسەر بنەمای دەستوری عێراق لەسەر مادەکانی 111 و 112 لە دوجاری 115 تا 121 بڕیاریدا کە یاسایەکی نوێ لە ساڵی 2007 دەربکە و لەسەر بنەمای ئەو یاسایە دەستکە بە ئەتوانین بڵین وەبەرهێنان و گرنگیدان و ببوژانەوەی کەرتی وزە لە هەرێمی کوردستان ئەمە سەرەتاکەی بوو تا ئەو کاتەی ئەگاتە ئەوەی کۆمەڵی حکوومەتە گۆڕێ بە حکوومەتەکەی نوری مالیکیشەوە هەرێم هەمیشە داوا لە حکوومەتی بەغدا دەکا کەوا تێگەیشتنیی هاوبەش هەبێ بۆ چۆنێتی ئەنجامدانی وەبەرهێنان لە کەرتی نەوت و گازە دووبارە جارێکی کە حکوومەتی بەغدا نایەتە پێشەوە هەرێمی کوردستان ئێمالەکە تا ئەو کاتەی کێشە دروستە بێت لەسەر بواری بوجە ئەمە زوبەی ئەتوانین بڵێن شارەزایانی بواری ئابووری زائیدەن حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانەکانی بەڕێسەرۆکی حکوومەت کاک مسعود بارزانیە هەموو کاتێ بەشی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کاتە لە 17 بوو نەگەیشتوتە 11 و 12 لە زۆر حاڵەتا گەیشتوتە ئەوەی کە لە 17 بۆ بنێرن لە هەموو بودجەی عێراق ئەمە وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان باش ئەوەی کە بەغدا بڕیاری ئەڵێ بڕینی قوت و بودجەی هەرێمی کوردستانەیە بڕیار لە بەدیلێکی کە بکاتەوە بیر لە بەدیلێکی کە بکاتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەوە بەرهێنان لە ژیان نەوەستێ بڕیاری هەناردەکردنی نەوتەیە و ئەم هەناردەکردنش ئەتوانم بڵێم بە ڕەزامەندی هەموو لایەنەکانی ناو هەرێمی کوردستان بووە من بیرم بێ ئەگەر وەکو مێژوویەک هەمومان بگەڕێنەوە بووی سەرۆک بارزانی لەگەڵ مەرحوم مام جەلالە قفڵەکەیان کردەوە کەواتە ئەمە ڕێککەوتنێکی هاوبەشی نێوخۆیی بووە کە بڕیار دراوە کە ئەو مافە دەستوریە هەرێمی کوردستان بەکاری بێنێ بەڵام بەشێکی زۆری کە گەیشتە ئەوەی کە دادگای تحکیمی بریتی بۆ لەوەی کە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی زۆر مەرکزیانە ئەوێ زوربەی دەسەڵاتەکان بەناوەندی بکات واتە تا ئێستاشی پێوە بێ حکوومەتی بەغدا لە ڕووی خاوەنداریەوە تەنها خۆی بە خاوەنی هەموو مڵکی سامانە سروشتەکان دائنێ کە ئەمە بیرکردنەوەیەکی هەڵایە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە دەستوری عێراقی دووش تەنها ماف بە خۆی دەدات کەوا نەوت بفرۆشرێ هەر ئەمانەشە زائیدەن بە سوودوەرگرتن لە ئەتوانین بڵین فشارە نێودەوڵەتیەکان و هەرێمایەتەکان و پشگیری حکوومەتی هەرێمی باشە دکتۆر کە گەیشتە ئەو دەرئەنجامەی کە کێشەکان بگەینێتە ئاستی نێودەوڵەتی باشە دکتۆر یعنی پرسیارەکە ئەوەیە ئێستا دوای کە ئەو بڕیارە دەرچوو ئیتر تورکیا دەڵێتە من پابەندی بڕیارەکەی دەبووم ڕێز لە بڕیارەکەی پاریس دەگرم کەواتە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دووسیەیە بکاتن لە هەمان کات ئەو پێشڤەچوونانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی ئەنەرژی وزە کردوێتی لە هەرێمی کوردستان دەبێتە بربەستێک ڕێگریەک ڕاگررتنێک تەوقیفێک
بۆڵم دانوێ ئەم پرسیارە ئێمە ئەبێ بزانین چێن ئەو لایەنانەی کە شەریکن و بەشدارن لەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان لە ڕووی نەوت و گازەوە تەنها حکوومەتی تورکیا و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق نییە کە مافیان هەبێ لەم وەبەرهێنانەیە بەڵکو کۆمەڵێک کۆمپانیای نێودەوڵەتیمان هەیە ئەم کۆمپانیانە مافیان هەیە ئەم کۆمپانیانە ئەڵێ شایستی داراییان هەیە لە پاڵ ئەم بیرکردنەوەیە لێکەوتەکانی چیە بێ بێگومان ئێستا حکوومەتی ئەتوانین بڵین تورکیا پاش ئەوەی لە قۆناغی یەکەمە ئەڵێ پابند کراوە کە بە ملیارێک و 500,000 دلار با وەکو قۆناغی یەکەم لەبەر ئەوەی کە زیانی لە عێراق داوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئێمە بیرمان نەچێ ئەمە بڕیارێکی نێودەوڵەتیە بۆ من ئەوەنەی دژی حکوومەتی تورکیا دەرکراوە ئەوەنە دژی حکوومەتی هەرێم دەرنەکراوە بەڵام حکوومەتی تورکیا زەرمەندی سەرەکیە زەرمەندی سەرەکیە لەبەر ئەوەی کە سوودمەندی یەکەم لە ئاستی نێودەوڵەتی کە بە دەوڵەتێکی ترانزیتی وزەدا دەندرێ ئەتوان بڵێم لە سێ ڕوەوە حکوومەتی تورکیا سوودی لە نەوت و خاک و وزەی هەرێمی کوردستان کردووە لە ڕووی ترانزیتەوە کە کۆمپانیای بۆتاش ئەتوانین بڵین سەپەرشتیەکە لە ڕووی وەبەرهێنانەوە گەناڵ ئەنەرجیمان هەیە کۆمەڵی کۆمپانیامان هەیە زائیدەن هاوکارێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بووە لە ڕووی وەبەرهێنانەوە دووبارە جایدەن سوودی وەرگتووە لە ڕێگی بانکەکانەوە ئەمە بەو مانایە کە ئەوی شتێکی نایاسایی کردووە بەڵام کاتێک کە ململانەکان قوڵە بێتەوە لەسەر ئاستی نێوخۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو کاتە دادگای تحکیم لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێ بڕیار لەسەر ئاستی نێوخۆیی و ئەو ئیتفاقیانەی کە کراوە ئەگەر بیرمان نەچێ بابەتی گواستنەوەی نەوت و گاز لە ساڵی 1970 ئەمە ڕێکەوتنامە کرا و لە نێوان تورکیا لە نێوان عێراقدا پاشان لە ساڵی 2010 ئەم ڕێکەوتنامەیە ئەبدەیت دەکرێتەوە بۆ 15 ساڵ لەم حاڵەتەیە هەموو مافێ دراوە بە حکوومەتی عێراقی بەڵام کێشەکە لێرا چییە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتێکی عێراقی دانانێ پێی وایە تەنها خۆی حکوومەتێکی عێراقیە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە سیستەمی بەڕێوەبردن لە عێراقدا و پێی دەستوری عێراقیش مافی خۆیەتی کەوا چی بکە کەوا وەبەرهێنان بکە و شەراکەتی هەبێ بەسەبارەت بەوەی کە ئەو بەرەو پێشچوونانی کە هەبوو لەسەر ئاستی لە پێنی هەردوو حکومەتدا خۆشبەختانە ئەم ماوەی کە ئەو بڕیارە کە ڕوو ئەدا بە شێوەیەکی زۆر خێرا بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی یەتە سەرخەت چارەسەری یەکەمی داناوە ئەویش لەسەر بنەمای متمانەی هەردوولا ئەم نەوتە دەست بکاتەوە بە هەناردەکردن و حسابەکەش لە حسابێکی بانقیە لە ناو هەرێمی کوردستان یان لە دەرەوەدا بنرێت و بۆ ئەوەی کە کوردستان تووشی ئەزمەنە بێ بیریشمان نەچێ هەناردەنەکردنی نەوتی هەرێمی کوردستان عێراق دوو جار زەرەکە یەکەمینیان بەشێ لە نەوتەکەی کەرکووک کە ڕۆژانە نزیکەی 40 ملیۆن دلاری بۆ ئەگەڕێتەوە بۆ داهاتی عێراق ئەمە زەرەکە دووش ئەو پشکەی کە ئۆپێک بۆی داناوە لە ناو بازاڕی نێودەوڵەتیە لی کەمە بێتەوە کەواتە لە دوو لاوە زەرەکە ئەمە وەکو چارەسەری یەکەم بەڕێز کاک مەسعود بارزانی هاتوتە سەرخەت چارەسەری دووەم زۆر بە کورتی پێمان بڵێ سپاس دەکەین چارەسەری دووهەم وسێم چارەسەری دووەم ئەوەیە کە لەناو بودجەی عێراقا بیر لەوە بکرێتەوە کە تاکو یاسای نەوت و گاز دەرەچێ پشکی هەرێمی کوردستان دابیم کرێ چارەسەری سێم بریتیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ جەختی لێ بکاتەوە بە تایبەتی ئەم شاندەی کە چووە بابەتی دەسەڵاتەکانی کۆمپانیای سۆمۆ زائیدەن وەزارەتی نەوتی عێراقی ئەبێ بەلامەرکەزی بکرێ ئەبێ ئەو دەسەڵاتانە بەشێکی بدرێ بە هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر شاڵاو عەبدولخالق شارەزا لە ئاسایش و سیاسەتی وزە و مامۆستای زانکۆ گەلێک سوپاس کە ئامادە بوویت دەست خۆش